فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. عزيزاني خوم، لا خزمت سورة محمد أبوين صلى الله عليه وسلم آياتي جمارة نوزدا گەیشتینە کۆتایی أو آياتا پرخير بركتا. پروردگار من سبحانه وتعالى دفرمي والله يعلم متقلبكم ومثواكم. برهمي لا إله إلا الله لو دو شيء كوتاي دا كود بيتوا دڵنیابن پروردگار ذاتي الله سبحانه وتعالى خوي آقادارا. يعلم يعني فعل مضارع بو استمراريته ببر دوامي جياني تو لو كاتوي كوا وجود نبوة پروردگار بيد آقادارا كي دەچێ ناو ڕەحەمی دایکتەوە لە پشتی باوکتەوە دەترازێی تا کەی دێیتە سەر زەوی، کەی دەچیتە ناو گۆڕەوە و کەی لە قیامەت زیندوو دەبیتەوە و جێگات کوێ هەمووی لای پەروەردگار ئاگادارە. متقلبكم ومثواكم، هەموو جوڵەکانتان، هەموو جێگیربوونەکانتان، هەموو جوڵەی ڕۆژت، هەموو جوڵەی شەوت پەروەردگار بە هەر هەمووی ئاگادارە. بۆیە ئێمەی ئیماندار بەرهەمی ئەم لا ئیلاهە ئیلا اللهە پێمان دەڵێ تۆ بەردەوام چاودێری پەروەردگار بەسەر خۆتەوە دەبینی، ئەمەش دووشتت پێدەبەخشێ. یەکەمیان گوڕ و تین و هیممەتت پێدەبەخشێ، قەت خۆت بەتەنیا نازانی. واللهی ئەمایەتە بەڕاستی ئەم دوو وشەیە دڵەکانمان ئاو دەدا. والله يعلم متقلبكم ومثواكم. ئەگەر لە ماڵەوەی، ئەگەر لە بازاڕی، ئەگەر لە جەنگای، ئەگەر لە ئاشتیدای، ئەگەر کرێکاری، ئەگەر فەرمانبەری، ئەگەر لەسەر جێگای خەوتنەکەتی، ئەگەر بە تەنهای، ئەگەر لەناو کۆمەڵدای، دڵنیا بە ئەڵڵا لەگەڵتایە سوبحانەه وتەعالە. بۆیە بەردەوام کەسانێک دەبینی تووشی نەخۆشی ترس بوون، ئەڵێ مامۆستا دایمە ترسێک لەت بەدەنمایە، هەیە گەنجە، هەیە بە تەمەنە، هەیە لە خوشکانمە، هەیە لە دایکانمە، ئەڵێ بەردەوام ترسێکم هەیە. بەس بیر لەوە بکەوە، خوا ئەگەر چەند کەسێکی دڵسۆزن لەگەڵا بێت تۆ دەترسی، ئەڵێ نەوەڵڵا. ئەی ئەگەر خوات لەگەڵا بێ، خالقی ئەرز و ئاسمان، بۆیە قەت مەترسە. والله بەتەنیا لە ژوورێکا دەبی، بەتەنیا لە گۆڕستانا دەبی، بە شەو بەتەنیا بە ڕێگادا دەڕۆی، بەس بڵێ یا ئەڵڵاه، دڵنیا بە ئەو کامێرەی خوا ئاوە لەسەر سەرتە، قەت بەتەنیا ناتێڵێتەوە، قەت بەتەنیا نیتۆ. بەردەوام ترس زوا مەزانە بوونی هەیە لەسەر زەویدا، بەس بەوە دڵی خۆت خۆشکە. وەڵڵای براکەم پێویستت بە نوشتە و بە دوعا و بە گشتەک و ئەوانە نییە، هەر ئەو یەقینە دەبێ هەشت بێ و ئاەتی خوایە لە ناو دڵتا کە غەیری ئەڵڵا سوبحانەه وتەعالە هیچ شتێکی تۆی بەدەست نییە و ئەو ئەڵڵایەش بەردەوام لەگەڵتایە، بەردەوام لەگەڵتایە و تۆ بەتەنیانی، ئیتر پێویستیت بە هیچ شتێک نییە. خۆت تووشی نەخۆشی دەرونی مەکە لە ڕێگەی ترسەوە. دووەمیان پێمان دەڵێ ئەگەر هەموو کامیرەکانی سەر زەوی کوژابنەوە، ئەگەر هیچ کەسیش چاودێر نەبێ بەسەرتەوە، ئەگەر هیچ دەستگایەکی ئەمنیش لە وڵاتان نەبێ، تۆ بەردەوام بزانە خوا چاودێرە بەسەرتەوە. جا خوا ئینسان شەرم لە بەندەیەک بکە، عەبدێکی وەکو خۆمان، بەڵام پەنا بەخوا ئینسان شەرم لە ئەڵڵا نەکا سوبحانەه وتەعالە. ئەی چ داماویەکە، شەرم لە عەبدێکی وەک خۆت، کورە لە خۆت نزمتریشە، کەچی شەرم لە ئەڵڵا نەکەی کاتێک کە بەتەنیا دەکەویەوە. بۆیە ئەم ئاەتە پەروەردەمان دەکا، پێمان دەڵێ بڕوابوون بە چاودێری ئەڵڵا سوبحانەه وتەعالە زۆر بەرهەمدارە. یەکێ لە بەرهەمەکانی ئەوەیە ئەم ئیمانە ڕزگارمان دەکات لەوەی منەتمان بە چاودێری کەس بێ. جەنابەت لە فەرمانگەیەکەی، زۆرتان هەیە لە فەرمانگەیەکی حکومیە دەوام دەکەی، معاشێک موچەیەکت هەیە لە دەوڵەتەوە بەرامبەر بە کارێکە ئەنجامی دەدەی. هەر یەکێک لە ئێمە کاسبی ئازاد دەکەین و لە بازار داین، بەڕێزت لەش ساغ بێ کرێکاری دەکەی بۆ خاوەن کارێک. ئەگەر چاودێری خوا بەسەر خۆتەوە ببینی، بڕواتان هەبێ ئیشەکەت بە پوختی دەکەی، بیرت لای ئەوە نییە بەڕێوەبەر ئاگای لێیە، خاوەنکار ئاگای لێیە، چاودێرە، تۆ بڵێ لە کامیرەکەەوە مڕاقەبەم نەکات، تۆ بڵێ پەنجەمۆرم نەکردێ و زووتر بڕۆمەوە پێم بزانن موچەکەم کەمکەنەوە. نەخێر، لە هەر شوێنێکا بووی ضرورە ئینسان ئەوەندە دڵسۆزانە کار بکات دڵی خاوەنکار خۆشکە، ئەوەش بۆ خۆی خێرە. چەند خۆشە جەنابەت کرێکارێکی تا وەستایەکی تا فەرمانبەرێکی تا مۆزەفی شەریکەیەکی چەند خۆشە ئەوەندە دڵسۆزانە کار بکەی
خاوەنی کارەکە دڵی پێت خۆش بێ بەخوا ئەوەش عیبادەتە دڵی پێت خۆش بە لە خوا بەزیابێ وڵای دڵم ئیسراحەتی کرد بەهۆی فڵان کەسەوە ئەوەش خوا دڵنیابن بە عیبادەت بۆتان دەنووسێ بەڵام ئەگە فڵان کەس ئاگای لێ نەبوو جاری وا بەهۆی مەشغوڵی تۆ لەوە چە 20 شەو مانگێک ئاگای لە تۆ نەبێ ئەبێ دڵسار بێتەوە نەوەڵڵا خۆ من خوا ئاگای لێمە پاداشتەکەم لای ئەڵڵایە ئەم کارانم کە بەڕێک و پێچی کردووە خوای گەورە هەموو پاداشتی بۆ نووسیوم با بەرپرسەکەشم ئاگای لێ نەبێ با سوپاسیشم نەکا با مەشغوڵیش بێ با لە دەرەوەی وڵاتیش بێ با لەسەر کارەکەش نەبێ من پەروەردگار ئاگای لێمە ئیتر بزانە چەند مرتاحی چەند دڵ و دەروونت ئاسوودەیە بیرت ئەوە لای ئەوە نییە کامێرەکانی چاودێری بەسەرتەوە کار دەکەن خاوەنکار پێی زانیوە یان پێی نەزانیوە ئەمە یاسایەکی بنەڕەتی ژیانە عەزیزی دڵەکانم ئەوەی چاوی تەنها لە ڕەزامەندی ئەم و ئەو بێ قەت ناحەسێتەوە هەر کەسێک لە ژیانیا بەردەوام چاوی لە ڕەزامەندی ئەم و ئەو بێ قەت دڵنیابن ناحەسێتەوە وەڵڵاهی من وتار بۆ جەنابتان پێشکەش دەکەم یا ڕەبی خوا خۆم و هەموو هاوپیشانم بپارێزێ ئەوەی پەنا بەخوا لە پێشکەشکردنی وتارە لە نووسینی کتێبە لە پێشکەشکردنی وتاری هەینیدا غەیری ڕەزامەندی ئەڵڵا ببینێ تۆ بڵێ خەڵک پێی خۆش بێت تۆ بڵێ خەڵک پێی ناخۆش بێت تۆ بڵێ خەڵک کۆمنتم لەسەر بنووسێ بڕواتان هەبێ بە حەیاتی ناحەسەیتەوە هەر دیتە دواویشەوە بەس ئەگەر کارەکەی خۆت ئیمانت پێ بوو کە ئەوە ڕاستە بە ئیزنی خوای گەورە وەخوا لە هەڵەکانمان ببوورێ خوا ڕازی بێ ئیتر خەڵک هەر هیچ نییە ودڵی ئیماندارانیشت بەخوا بۆ ڕازی دەکات دڵی ئیماندارانی بە حەق بەبێەوەی تۆ بتەوێ بۆ خۆیان ڕازی دەبن بۆ خۆیان دەستخۆشی لێ دەکەن بەڵام ئەگەر مەبەستە ڕەزامەندی ئەڵڵا نەبێت تا ئەم ڕازی دەکەی ئەو ڕازی نابێت تا دڵی ئەو پێی خۆش ئەو تووڕە دەبێت تۆ لەو کاتەیە بەردەوام لە قەلەقی و دڵە ڕاوکێدا دەژی با بچینە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخشش سوورەتی ئەز-زومەر بخوێننەوە ئاەتی 29 پەروەردگار دەفەرمێ ضرب الله مثلا رجلا فيه شركاء متشاكسون ورجلا سلما لرجل هل يستويان مثلا الحمد لله بل أكثرهم لا يعلمون زۆر جا من لە پێم خۆشە لە وتارەکاندا هەمی شەوان هەم وتاری هەینی زۆر بەسەرهاتتان بۆ دەیجەڕمەوە بەسەرهات لەگەڵ چیرۆکە فەرقی هەیە خۆشەویستان چیرۆک ئەوەیە شتێکی بێبنەمایە یعنی بیستوتە لە فڵان کەس و ئەویش خوا دەزانێت لە چێ بیستۆ لەوە چە خۆی هەڵی بەست بێ بەسەرهات وانە بەسەرهات دەبێت لە کتێبان نووسرا بێ خاوەنەکەی دیار بێن کتێبەکە چاپ کرابێ ئێستا تۆ جەنابەت 100 شت بۆ من بجێڕێەوە نایجەڕمەوە ئەوە چونکە لای من اعتیباری نییە بەڵام ئەبێت نووسەر نووسی بێتی هەڵگری شەهادەی ماستەر دکتۆرا بێ بەلانی کەمەوە پلەیەکی زانستی بەهێزی لەناو زانایاندا هەبێ کتێبەکە لە تەبع دەرچوو بێ لە بازاڕدا هەبێ ژمارە و لاپەڕەی ئاشکرا بێ ڕووداوێکی بە چاو بیندرا بێ لە تەفسیری قورئان و فەرموودەکاندا هەبێ ئەمجا تۆ اعتیباری پێ دەکەی بۆیە خوای پەروەردگار بەو عەزەمەتی خۆیەوە زۆر ئیعتیمادی کردوتە سەر بەسەرهاتەکان نمونە هێنانەوە چونکە ئێستا من چەندی شت بۆ تۆ باسکەم لەوە چێ لە دوای چوونە دەرەوە بوو لە مزگەوت تا 10 دیێڕە لەبیر نەمێنێ بەس بەسەرهاتێکت بۆ باسکەم 10 ساڵی تر لەبیرت دەمێنێ ئەتوانی لە ماڵەوە بۆ خەڵکیشی بجێڕیتەوە و ئەو بەسەرهاتە کە دەیجێڕیتەوە تەفسیری ئەو بابەتە دەکا کە باست کردووە ئەوە لە ناو مێشکدا وەکو کورسیەک دادەنیشە لە شوێنی خۆیان دەمێنێتەوە لە دڵتا خوای گەورە بە عەزەمەتی خۆیەوە نمونە بۆ ئێمە دێنێتەوە بەس بۆ ئەوەی حاڵیمانکە سەیری قورئانکەن ئەفەرمی ئیمانداران سەیری دوو کەسکەن دوو کەس یەکیان کار دەکات بۆ کەسانێک کە شەریکن بەڵام شەریکێکی نالەبار و ناکۆکن لەگەڵ یەکترا بیهێنە بەرچاوت کابرایەک معمەلێکی گەورەی هەبووە شەریکە و کۆمپانیایەکی گەورەی هەبووە هەتا خۆی لە ژیان نبوو یەک کەس بەڕێوەی دەبرد خۆی مرد 10 کوڕی هەیە هەر 10 کوڕەکەی وا لەسەر کارگەکەن و بەیەکەوە بەڕێوەی دەبن شوڕەکە شەریکن بەیەکەوە هەموو وەکو یەک مافیان بەو کارگە و شەریکەیەوە هەیە بەڵام متەشاکیسون زۆر دژ بەیەکن دانویان بەیەکەوە ناکوڵێ لەگەڵ یەکان ناگونجێن ئەویان دەڵێ وا ئەو دەڵێ لەڕقیتەوە ئەم کابرایە کە ئیشیان بۆ دەکا سەری سوڕماوە ئەمیان دەڵێ هەستە ئەو دڵە دانیشە ئەو دڵە بڕۆ بۆ بازار ئەو پارەیە بەرە دڵێ نەوەڵڵە تۆرە وەرە کاکە جارەوەی شەمەکە ئەویان بکە ئیتر فەقیرە سەری لێ شێواوە دایمە قەلەقە یعنی حەیران بووە سەرگەردان بووە لە بینی ئەم هەموو ئەمرەدا بە قسەی ئەم بکەم بە قسەی ئەو بکەم تا ئەو ڕازی دەکا ئەو لێی تووڕەیە تا ئەویان ڕازی دەکا ئەویان لە پشتەوە بانگی دەکا ئەم ئینسانە خەریکە مشکی دەتەقێ نازانێت چ بکا لە بینی ئەم هەمووانەدا ئەی کەسێکی تر یەک خاوەنکاری هەیە ئەو خاوەنکارەش زۆر ئینسانێکی بە بەزەیی و بە ڕەحمە بەرنامە و خشتی کاری دیارە ئەڵێ کاکە ئەم کارەی تۆ ئەمەیە سعات ئەوەندە دەچێت سەرکار سعات ئەوەندە دەرساڵ دەگری ئیشەکەی تۆ ئەمەندەیە لە چوارچەوەی ئەم بەرنامەیەدا کارم بۆ دەکەی ئیتر کەسی کە ئەم فەرمانت بەسەرا ناکە تۆ ئەو ئینسانی دووەمیان بەس یەک کەس دەبینێ
ئەڵێ فڵان کەس کارەکەی دیاریکراوە بەرنامەی کاری دیاریکراوە بۆ خۆم ئیسراحەت خوا دەفەرمێ ئەم دوانە وەکو یەکن هەل یەستەویانی مەثەلەن ژیانی ئەم دوانە وەکو یەکە خوا دەفەرمێ بیری لێ بکەنەوە خوا تۆ لە لای دە کەس ئیش بکەی هەری ئەوانیش متەشاکی سون بن متفق نەبن لە بینی خۆیاندا زۆر ناکۆک و ناتەبابن قەت ئیسراحەت دەکەی ئەزانی بە چ لایەکا بڕۆی باوەڕتان بێت تەحەموڵ ناکەی ئەگەر هیچ دەرەتانت هەبێت لەو ژیانە ڕادەکەی ئەو ئیشە بەجێ دێڵی ئەی ئەگەر کەس یەک خاوەنکاری هەبێ وەکو یەکن نەخێر الحەمدولله سپاس بۆ ئەڵڵا کە ئەم ڕێبازەی بۆ ڕوون کردوینەوە خوا دەفەرمێ ئەوە نمونەی تۆی ئیماندارە لەگەڵ کەسێکی موشریکە کە تۆ بەس بڕوات بە ئەڵڵا هەیە ڕزقت ڕۆزیت ئەجەلت ژیانت منداڵت بەختت چارەنووست هەر ئەڵڵایە یەکێکی کە بڕوای لەگەڵ ئەڵڵادا بەدەشتی تر هەیە ئەڵێ وەڵڵاهی ئەوەندە لەخوا پاڕامەوە مناڵم نابێت وەن قەبرێکی لە فڵان شوێن هەیە با بچم بۆ حیوانێکیش سەر بڕم دوایی جەناب لە ماڵی جەنابیشدا لە ئافرەتێک دەبیستێ دەڵێ وەڵڵاهن قەبرێکی لە فڵان شوێن دە سلێمانی هەیە لە منتیقەی قەرەداغا گەپچی بۆ لەوێش حیوانە سەر بڕی بەڵکو مناڵت ببێ وا سەرگەردان دەبێت نازانە ڕوو لەکوێکە بەڵام تۆ بەس ئەڵڵا دەناسی دەڵێ خوایە ئەوەی تۆ نەیدەی نابێ ئیتر بەخوا هیچی تریی بەدەست نییە دڵت ئیسراحەتی کرد دووەمیان ڕیاباز لەگەڵ مخلیس بۆ خوادا ڕیاباز ئەوەی کە مەبەستی غەیری ڕەزامەندی خوایە ئەڵێ ئەم ئیشە دەکەم بەڵکو خەڵک بە چاکم بزانن بەڵکو بڵێن پیاو باشە خێرخوازە ئینسانێکی بۆ خوا سوڵحاوە خێرەومەندە کەسی سەیرەکە خەڵک وەک پێویست باسی ناکە خەڵک جاریوە بوختانیشی بۆ دەکەن خەریکە دڵی دەتەقێ جەنابیشت ئیشێکت کردووە دڵی خوایە بەس بینی من و تۆ ئەگە خوا دەکات تۆ قبوڵت کردووە خوایە هەر لە خەڵک دەیشارمەوە بڕواتان هەبێت دەیان خەڵک دەناسم هەموو ئەو خێرانەی دەیکا عەبدێکی خوا پێیان نازانێت کەچی سوبحان الله خوا دەنگی ئەداتەوە لەناو خەڵکە خەڵک لە خۆ مەدحی دەکا وەڵڵاهی هیواشە مزگەوت دروست دەکا بە ناوی ماڵی خواوە ڕیا دەکا کاکە فڵان کەسی حاجی فڵان کەسی کوڕی فڵان کەسی کوڕی فڵان بەجی کوڕی حاجی فڵان کەسی ساڵی ئەوەندە لەدایک بووە ساڵی ئەوەندە بەتەمایە بمرێ کوڕە دوعای خێری بۆ بکەن مامۆستا هەموو لە سلێمانی لە مزگەوتێکا بووم مامۆستا حاجی ملی خەتیبی مزگەوتی گرت ئەوە مامۆستا بۆ لە جمعە دوعات بۆ حاجیشن نەکرد نازانی ئەژنۆی دێشێ کاکە من ئەو هەموو پارەم لەو مزگەوتی سەرف کردووە یعنی وەکو مامۆستای بەکرێ گرت پێ حاجیشن ئەژنۆی دێشە و بۆ لە خوتبە لە بیرن نەبووە خەریب و لەوێ من لەگەڵ یا تووشی شەڕ بم مام حاجیرە تۆ بۆ خەڵکت بۆ دوعای حاجیژنت مزگەوت دروست کردووە هەم بۆ خوا الحەمدولله مزگەوتی ئێمام ڕێگای بەهەشتە سوپاس بخوا هەمووی بگەڕە بزانە ناوی زەلامێکی پێوەیە کەسێک دەڵێمان لە پێشی شەوە دانیشە من خاوە مزگەوت من خاوەن مزگەوتی ئێمە دروستکەری دەڕوا لە دواوی دواوە لەگەڵ خەڵکا دادەنیشێ بە زۆری جاریوان نایەتە پێشەوە هەر غورفەشی نییە لە مزگەوتە هەر ژووری دیواخانیشی نییە الحەمدولله هەمومان عەبدی خوا و لە ماڵەکەی خوادا دڵمان پێی خۆشە بۆیە حتا خۆ دەشاریەوە لە خەڵک چاکە بکە خەڵک بەرزت دەکاتەوە حتا ڕیا بکەیت دڵت ئیسراحەت ناکە کوڕە خۆ خەڵک پێی نەزانی و ئەو هەموو خێرم کردووە خەڵک نەیزانی من ئەوەندە خێرەومەند و ئەوەندە چاکەکار و ئەوەندە بەخشندەم باشە خەڵک خۆ پێی نەزانی وەڵڵاهی ئەو دڵت خەریکە دێتە دەرەوە الحەمدولله خوا ڕێبازەکەی ڕوون کردوێتەوە بەل ئەکثەرهم لا یعلمون داخی گرانم زۆر خەڵکەیە لەو حەقیقەتە ناگا حتا دەمرێ هەر بە دوو ڕەزامەندی خەڵکەوەی ڕەزامەندی ئەڵڵای لەبیر چۆتەوە بۆیە بەرهەمی چاودێری خوا ئەزیزەکەم تۆ لە فەرمانگەیەکەی حەقت بەسەرەوە نەبێ خەڵک گەندەڵە زۆر برایە لێمان دەپرسێەوە یان زۆر خوشکم لە دایرەکانە وەڵڵی مامۆستا باوەڕکە بۆرە سەیری کە بەس لە مژورەدا من کار دەکەم یەکی موبایلێک و فەیسبوکێک بەدەستەوەیە حیزب بە خزمایەتی و بە کەسایەتی و بە تەسکی حیزبی دایمەزراند و خۆ کەسیش ناوێ بڵێ کاکەوامەکەەوە حیزبیە لە کۆمیتە و لە ناوچەوە هاتووە مەڵبەند و لە پشتیوانی دەکا تۆش بێ کەسی تۆ کاکە حەق نێ بەسەرەوانەوە تۆ بە خوای بکە ئەڵڵا مادام من پاداشتم لای ئەڵڵا من حەقم چێ بەسەر خەڵکەوە پێی خۆشیان پێی ناخۆشە خەڵک مکافە ئەم دەکامیان ناخۆ قیامەت هەیە قیامەت هەیە پاداشتەکانی تۆ دیاری دەکە ئەزیزەکەم پاداشتی خۆت لەخوا بوێ کرێکاری با خاوەنکاریش دیار نەبێت چەند خۆشە ئێمە ڕۆژانە لەناو کارداین ئەو کرێکاری لەوێبی و لەوێ نەبی چەند بەدڵسۆزی کارەکەی ئەنجام دەدا واللهی بەبێ ئەوەی کە بێت بڵێ خۆت خۆشت دەوێت خۆت مکافەئی دەکەی کاری خۆت بەخوا بسپێرە دووەمیان ڕزگارمان دەکات لە خوڕافیات زانست و زانیاری بڕوانامەی باڵا لە فیزیا کیمیا طب یاسا هەندەسەدا واللهی ئینسان ڕزگار ناکات لە خوڕافیات جەنابتان زۆرتان سەفەری وڵاتانتان کردو بڕۆ جەنابەت بۆ سریلانکا بۆ یابان بۆ سین بۆ کۆریا بۆ هیندستان ئەوانە نمونەی پێشکەوتنی بواری تەکنەلۆژیای ئەم سەردەمن وایە یان نا هەرچی شت لە بەرماندایە و لە ماڵماندایە هەموو بەرهەمی ئەو وڵاتە تەکنەلۆژی پێشکەوتوانەیە کەسی سەیەکی بە چاوی خۆت دەبینی مامۆستای زانکۆ پلەکەی پرۆفیسۆرە پلەکەی دکتۆرایە پلەی زانستی ماستەرە سەیەکی پزیشکە ئەندازیارە فەرماندەی سەربازیە
دادوەری قانونیە یاساناسە کەسێکی سیاسی حیزبە لە ناو وڵاتە بتێک لە بەردەمی ماڵەکەیەتی بەیانیان کە دەڕواست سەری بۆ نەوی دەکا و داوای دوعای خێری لێ دەکا ئێواران کە دێتەوە سەری بۆ نەوی دەکا و داوای لێ دەکا ئاگای لێ بێ ئەو بتە بۆ خۆی لە بازاڕی کڕیوێتی دروست کراوە کەچی بەو هەموو عیلمەوە ئەو خوڕافیاتە لە مێشکی دەرنەچووە لە بەریتانیا ئەوانە و برانی خۆمان بینیویانە ڕسمیشیان گرتۆ من بینیم لەنا ئەو وڵاتە عەزیمەی بەریتانیادا سەیدەکەی پەرزگا هەیە بتەکەیان لە ژوورەوە شیشبەند کردو قفڵ و زنجیریان کردو دایمە 4-5 حرز بە دیارەوێتینەوە بتەکە خوایەکەیان خەڵک بیتزێ دێن لەبەری دەپاڕێنەوە داوای لێ دەکەن داوای شیفا و منداڵی لێ دەکەن داوای بەختی لێ دەکەن بتیش فەقیرە بە زنجیر بەسراوەتەوە لەو دوو شیشبەندەوە حرەسی بە دیارەوەینەوە کەسێ بیشکێنێ ئەو هەموو عەزەمەتی عیلم و زانیاریە لەو خوڕافیاتە ڕزگارت ناکە لا ئیلاهە ئیلا الله نەبێ کەچی کە تۆ دەڵێی لا ئیلاهە ئیلا الله وەتا ئێمە پێکەنینمان بەوانە دێ نەخوێندەواری کە ئێمە پێکەنینی بەوانە دێ بۆیە بەرهەمی چاودێری الله فکرت دەکاتەوە ئەتکا بە زانا کە خەڵکی تر ئەوەی نییە بەڕێزان بۆیە ئیسلامی ئێمە خەڵکێکەیە ناحەز و ناکەس ئەرە کاکە ئیسلام چی بۆ کورد کردووە دەورە پێم بڵێ ئیسلام چی بۆ کورد کردووە براکەم ئیسلام جگە لەوەی هات قیامەتی ئاوادان کردینەوە والله ئەگەر ئەو ئیسلامە نەبێ ژیانی سەر زەوی چەند ساڵێکە دێ و دەڕوا کوڕە قیامەت ئەساسە قیامەتمان بەم ئیسلامەتی و مزگەوتە بە ئاوادان بووەتەوە هەر چاوەڕین بە ئیزنی خوا مردین و بە هەشتمانیەکە والله هەموو ئومێدتان بە ڕەحمی خوا ئەوەندە زۆر بێ بەکردەوەی خۆمانماننا بە ڕەحم و بەزەیی خوا مردن و بە هەشتمانیەکە ئینشاءالله ڕزگارمان دەبێ بە بەرەکەتی ئەم ئیسلامە جگە لەوە ئیسلام چی بۆ کردین ئیسلام هات من و تۆی ڕزگار کرد لە ئاگرپەرستی لە خۆرپەرستی لە مانگ مشک پەرستی لە مارپەرستی لە داروبەرپەرستی ڕزگاری کردین سەحابەکانی پێغەمبەر صلی الله لە مرۆڤ پەرستی ڕزگاری کردین لە مرۆڤ لە سوژدەبردن بۆ مرۆڤ جاران سەرکردەکان دەبوو عەبدەکان سوژدەیان بۆ بەرن میلەتەکە سوژدەیان بۆ بەرێ خوای پەروەردگار کە ئیسلامی نار بەم لا ئیلاهە ئیلا الله سوژدەی بۆ هەموو مەخلووقێک حرام کرد هیچ بەندەیەک مافیەوەی نەسوزدە بۆ کەسێکی تر بەرێ سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمان بە خەڵات بۆ مرۆڤایەتی هێنا بە خوێنە پاکەکەی خۆیان ئەم ئازادیان گەیاندە جیهان هەزاران ڕەحمەتی خوا و بەرەکەتی خۆیان بەسەرا بڕژێ مەگەر کابران سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەچوونە شوێنان بەخوا دەیان کاکە نە پارەمان پێیە نە عیلممان پێیە نە مختەبەر و شەهادەمان پێیە یەک شتمان پێیە ئەیەوە بۆچی هاتوون ئەوەتانە سەحابی وەکو ئەبوو ئەیوبی ئەنساری وانە لە تورکیا مردووە لە شام سەحابە مردووە لە حدودی سین وەفاتی کردووە ئەو هەموو وڵاتی دنیا تەماشا دەکەی سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوێ شەهید کراون لە عێراق لە ئێران لە هەموو وڵاتانی تردا وتيان إما يكشتمان فيها جئنا لنخرج العباد من عبادة العباد إلى عبادة رب العباد برزين خلقين إما يكشتمان بويا وهناوا هاتوين خلق رزقار كين لبنداياتي بندا وبنداياتي خواي بندا كان كسنا ببندي كسبه أجر أو كسر رسول الله صلى الله عليه وسلم ويكاتي كابرايكي بريس زور پیغمبری خوش دوه زور ایمانداری ناودڵە دێو دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ بە تەمای فڵان کار بکەی دەڵێ ما شاء الله وشئت ئەگەر خوا و تۆ حەز بکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ بوەستە ئەجعلتنی لله ندا پەنا بەخوا منت بردە ئاستی خواوە بەل ما شاء الله وحده جارش کەوا نەڵێ جارش کە نەڵێ ئەگەر خوا و تۆ حەز بکەن بڵێ بەل ما شاء الله وحده بەس ئەوەی ئەگەر خوا حەز بکە نابي پیغمبر رسول الله صلى الله عليه وسلم خاتم انبياء نعوذ بالله ببيت الرزق خواوا نابي توي مروف لغير الله سبحانه وتعالى هیچ تيجيك خوای توبه ده صلاتي بسر جاني تو ده بس پیغمبر كشد به صلى الله عليه وسلم لسنوري مروف بون نيده در بس بل ما شاء الله وحده تنها الله خوي نك پیغمبري عبدي خوای عبد الله أمجا ورسوله پیغمبر صلى الله عليه وسلم پیجوی بلین پیغمبری خواه محمد عبدی خواه عبدایتی گورترین پلیش شرفه بو پیغمبریش بو همو امتکی صلى الله عليه وسلم بوی الاسلام ده حرام کرا بلی بگوری فلان کس حرام کرا بلی بصری فلان کس حرام کرا بلی بخوینی فلان کس سند بس ده خوره بس با الله غير الله نبش سند بهيش ليك مخلوق كتير بخوره كواته تو رزقارد بو اخي حسامه من عبدي هيش تيغنيم هیچ شتێک لە من گەورەتر نییە تەنها ئەو خاڵقانە بێ کە دروستی کردوم ئەوەی تری ڕێز و حرمەتە بەڵام کەس سوزدە بۆ کەس نابە کۆتاییی قسەکانم بەوە دێنم بەڕێزان جیهانی ئەمڕۆ پێویستی بەم ئیسلامەیە ئێمە لە دنیادا دوو شتمان هەیە هێزی یاسامان هەیە
هێزی یاسا یعنی یاسا بەبێ هێزێکی پتە کە لە پشتیەوە بێ بەس بە هەژار دەوێرێ. یعنی یاسا لە بەردەمی حاکمایە لە محکەمە و لە پۆلیس و ئاسایشە جوان نووسراوەتەوە، بەندە قانونیەکانی دیاری کراون، بەڵام هێزێک نییە دیفاعی لێ بکە. کاتێ حاکم ئەمرەکان دەردەکات بەس فەقیر و هەژارەکە پێی دەوێرێ، بەس بە فەقیر و هەژار دەوێرێ، بە دەوڵەمەند و سەرمایەدار و حیزبی و دەسەڵاتدار و بنەماڵە ناوێرێ. تۆی فەقیری یەک بە حاڵ قاچت بترازێ 1 ساڵ لە بنکەی پۆلیس ڕزگارت نابێ. وەکو چی وایە؟ وەکو ئەو تۆڕە وایە کە ماسیگر دەیکاتە ناو دەریاوە، ناو بەحرەوە، هەموو تۆڕی ماسیگرتنمان بینیوە. ماسیە بچووکەکان بە حاڵ لێی دەدرێن، فەقیرە تێوە دەگلێن، سەریان دەخوا، تازە ڕزگاریان نابێ. ئەگە حوتێکی گەورە بێ، حوتەکەم تۆڕەکە هەر لەگەڵ خۆیان قوت دەدا، هەر لەگەڵ خۆیان دەیبا، بە ماسیەکەەوە بە خاوەنەکەیەوە دەیبا. لە هێزی یاسا ئەگەر یاسا هێزێکی لەگەڵ نەبێت جێبەجێکە، دەسەڵاتدارە گەورەکان یاسا و قانونی وڵات هەر لەگەڵ خۆیان نادەبن. ئەگەر مایەوە یاسا بەس بۆ فەقیرەکەیە. بەڵام لە ئیسلامدا ئەوەی شکاند. ئیسلام کاتێک کە حاکم بوو لەسەر زەویدا، عەلی کوڕی ئەبی طالب ئامۆزاکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، مێردی فاتیمەی زەهرا، باوکی حەسەن و حوسێین، خەلیفەی مسلمانان، کتێبێکی زۆر بەنرخەیە، أسمى المطالب في سيرة أمير المؤمنين علي بن أبي طالب، دكتور علي محمد الصلابي نسيوتي للا بريد وسط سلودودا تماشي أو كتاب بنرخ كان دفرمي إمام علي كاتك أمير إيمان داران بو قائدي يكمي هم جهاني إسلامي بو لقل جولكيك على بردمي قاضي شريحة بيك ودوستندرين درعكي دوزي وتولي كوتوا كابرايكي جولكا لبازار خريكا دي فروشكاكا ويمنا ناولاي تواني خوما أو قائد قوري مسلمانان ناتوانێ پەلاماریدا بەهێز دەیبستێنێت، چونکە یاسا هەیە، ئەبێ بڕۆینەوە بەردەمی دادگا. لە بەردەمی دادگاشە قازی دانیشتووە، خەلیفە و جوولەکەیەک ئەو کابرا دوژبە ئیسلامیشە، بڕۆی بە ئیسلامیش نە، دەبێت ئاوا لە محکەمەدا بەیەکەوە بوەستێنرێن. وەکو یەک پرسیاری لێ دەکا عەلی شاهیدیت هەیە کە ئەوە هی خۆتە؟ بەڵێ. حەسەن و حوسێن شاهید من. ئەو حەسەن و حوسێنەی کە سەیدا شەبابی ئەهلی الجەنە ڕیحانە بۆ خۆشەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کەچی قازی شوڕیح دەفەرمێ شاهیدی کوڕ بۆ باوکی ناشە لە محکەمەدا، کەواتە مادام شاهیدن نیە ئەو کابراش بەدەستی ئەوەیە، ماڵەکە لە دەستی ئەوەیە، ئەو درعەهی جوولەکەکەیە. خۆ قازی شوڕیح 100% یەقینی هەیە ئیمامی عەلی پیاوی درۆ نییە، حەسەن و حوسێن پیاوی درۆ نین، جوولەکەیەک هیچ بڕوای بەم یاسایانەی ئیسلام نییە، بەس هاوڵاتیە. بەڵام یاسان نابێ بە یەقینی حاکم کار بکە، بەرنامەی خۆی هەیە. لە کاتی بەرنامە جێبەجێکردنا شاهیدی کوڕەکان ئەو دوو زاتە بۆ باوکیان ناشێ، کابرا شتەکەی بەدەستەوەی ماڵی خۆیەتی، دواتر کابرای جوولەکە دەبێتە ئیماندار. دووەمیان یاسای هێزمان هەیە، هێز و دەسەڵاتی بەرپرسان کاتێک کە یاسایەک نەبێت تەنزیمیکە ئەبنە خۆسەپێن، ئەبنە دیکتاتۆر. خۆزگە ئەمەی ئەم وتاری ئەم شەومان بەرپرسانی حکومەتی هەرێم گوێیان لێبوویایە، ئەوانەی بنەماڵە دەستڕۆیشتەکانی وڵات گوێیان لێبوویایە، ئەوانەی دەسەڵاتیان هەیە، چەند مۆنیکا و نەوشە بە دویانەوە فرت و هڕیانە، ئەم هەموو چەکدارە خۆی فڕێدا بەم لاولادا. ئەگەر یاسایەک نەبێت تەنزیمیان کە دیکتاتۆریە لە وڵاتە دروست دەبێت، چونکە نەفسی ئینسان وایە، کبری هەیە. إن الإنسان ليطغى أن رآه استغنى، کە چەند چەکدارێکت بە دەوری خۆتەوە بینی زۆر ئیماندار نەبی، هەر لە خۆتەوە بغڕا دەبی، سێ چوار نەوشە بە دووتەوە حیمایە بڕوە. ئەبێ ئەو هێزەی کە هەیە یاسا کۆنتڕۆڵیکە، یاسایەک هەبێت لەسەر و هەموو بەرپرسانەوە بۆ ئەوەی دیکتاتۆریەت لە وڵاتە دروست نەبێت. زۆر گرنگە. ئیسلام ئەوەی کرد بە کردار. تەماشای کتێبی فصل الخطاب في سيرة أمير المؤمنين عمر بن الخطاب، هەر لە نووسەری بەناوبانگی لیبی دکتۆر عەلی محەممەد الصەلابی لە لاپەڕەی 365دا نووسیوێتی. ئەفەرمێ کاتی عەمری کوڕی عاس، سیاسەتمەداری بەناوبانگ و دیبلۆماتکاری گەورەی ئیسلام، حاکمی هەموو وڵاتی میسر، یعنی نەک پارێزگار، وەکو ڕئیس جمهوریەکی ئەم سەردەمەوە بووە. کاتێک کە کوڕەکەی لە پێشبڕکەی ئەسب سواریدا یەک قەمچی لە پشتی کابرایەکی قیبتی دەدا، قیبتێکی مەسیحی خەڵکی میسر غەیرە موسڵمان، کابرای قیبتی لەبەر چاوی ئەو هەموو گەنجەدا دەشکێتەوە، دەسەڵاتیشی نییە، ئەوە کوڕی ڕئیسی وڵاتە، کوڕی ڕئیس جمهورە، چەندین حیمایە و چەکدار بە شوێنەوەیەتی، هیچ دەسەڵاتی نییە، ئامە لە دڵی خۆیان دەخواتەوە، بەڵام یاسا هەیە لەسەر و دەسەڵاتدارانەوە. بیرەوەی کردوێتەوە لە ئیسلامدا یاسا کۆنتڕۆڵی دەسەڵاتدارانی کردووە. یەک نامە دەنووسێت لە ئەفریقیاوە، لە میسرەوە بۆ ئاسیا، دەینێرە بۆ مەدینەی منەوەرە، بۆ پایتەختی ئیسلام،
بۆ عومەری کوڕی خەتاب لە گەنجێکی مەسیحی قیبتی میسریەوە ستەمم لێکراوە لە ژێر سای دەوڵەتەکەی تۆدا بە ناحەق قەمچیەکیان لە پشتم داوە شاهیدیشم هەیە کە ستەمم لێکراوە لەوێوە بەرید نامەکە دێنێ دەیخاتە بەریدی ئیسلامەوە بەرید نامەکە دێنێ بۆ مەدینە ئیمامی عومەر بروسکە لێ دەدا بۆ عەمری کوڕی عاس و کوڕەکەی ئەو قیبتیە بە زووترین کات پۆلیس قۆڵبەستیان کاو بیان هێنە بۆ مەدینە ئەو هەموو ڕێگایە بزانن لە میسرەوە نەتارە هەبووە نەشەمە نەفەر هەبووە نەسیارە هەبووە بە سواری وڵاخ و بە پێ بیان هێنن بۆ مەدینە لەبەر چاوی هەموو خەڵکان لە عەمر تووڕە دەبێ ئەڵێ بەهۆی تۆ کوڕەکەت قەمچی لە پشتی خەڵک دەدا کەی واتان لێ هاتووە بە کوڕەکەش دەڵێ وەرە لەبەر چاوی هەموو خەڵکە قامچەکە لە پشتی کوڕەکەی بدەوە ئەگە حەز دەکەی لە سەرەکە چاڵەکەی باوکیشی دە لە پێشدا ئەڵێ باوکی ستەمی لێ نەکردم کوڕەکەی بود دەڵێ دەی وەرە لەبەر چاوی باوکیە لە کوڕەکەی بدەوە بۆی هەموو خەڵک بزانێ ئەگەر عەمری کوڕی عاس کوڕەکەی سەرپێچی کرد و تەمبێکرا واوەی لا بۆ حاڵی کەسانی تر عەمر ئەو هەموو خزمەتەی بە ئیسلام کردووە ئەو هەموو ڕابردووە ئەو هەموو دیبلۆماسیەتە ئەو پیاوە حەکیمە ئەو هەموو خەباتەی لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم شەفاعەتی بۆ ناکا کوڕەکەی بە ناحەق قەمچێک لە پشتی گەنجێکی مەسیحیدا واوەی لا بە حاڵی ئەوانەی کەوانی نبزان چۆن تۆڵیان لێ دەکەمەوە قەمچەکەی لێداتەوە ئۆخەی دڵم ئیسراحەتی کرد دەڵێن لە هەر شوێنێکیش چاویان لێ سوور کردیتەوە چەند ساڵی تریش بێ نامەیەکم بۆ بنووسە بزانت چی لە باوکیشی دەکەم یاسا ئەبێت یاسای هێز هەبێ هەر دەسەڵاتدارێک هەبێ یاسا لە پشتی ئەوەوە کۆنتڕۆڵی هێزەکان بکات خوا بەڕێزان بەرنامە هەیە لەمە جوانتر خوا هەموو دنیا پێویستی بەمە نییە والله پێویستی پێیەتی ئەمجا ئیمامی عومەر ئەو دێڕێوت کە ئێستا لەسەر مەکتەبی مافی مرۆڤی هەموو جیهان ئەمە نووسراوە ئەم دێڕەی حەزەتی عومەر بوو بە شیعاری مافی مرۆڤ متى استعبدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا ئەی دەسەڵاتداران و زلهێزان تا کەی خەڵکی دەکەن بە کۆیلا لە کاتێکا بە ئازادی لەدایک بوون هەموو مرۆڤێک بە ئازادی لەدایک بووە کەس مافی ئەوەی نییە ستەمی لێ بکە و بیکا بە کۆیلا خوا بە ئازادی خەڵقی کردوین ئەبێ بە ئازادی بژین بە ئازادی کار بکەین بە ئازادی ڕێی خۆمان بڵێین بە ئازادیش بمرین تا کەی خەڵکی دەکەن بە کۆیلا لە کاتێکا خوای پەروەردگار بە ئازادی هێناونێ سەر زەوی ئەمە ئیسلامە کابرایی لات و لەوێریش بە من دەڵێ کاکە ئیسلام چی بۆ کورد کردووە ئەی تۆ چیت بۆ کورد کردووە هەی گەندەڵ هەی دزی وڵات تۆ تەنها کوشتنت بۆ وڵات هێناوە تەنها کاولکاریت بۆ هێناوە بەڵام ئیسلامی من کاتی حاکم بۆ ئەمەی بۆ خەڵک هێناوە و دەبێش هەر ئەو بەرنامەی ئیسلامە جارشکە حاکم بێ لەسەر تێکڕای زەویدا بەو حکمە جوانەی عومەر بەو حکمە جوانەی ئیمامی عەلی بەو سیرەی کە لە سیرەی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم یا ربی خوای پەروەردگار بەم ئیسلامەتێ بەختەوەرمانکەی یا ربی خوای جان ناتوانم بە زمان شکرانە بژێریت بکەم ئەم بەندانەی خۆشن لەگەڵماندا بیسەر و بینەریش هەروە بەڵام دەڵێم یا ربی خوای لێمان قبوڵ کەی بڵێن الحەمد لله على نعمة الإسلام یا ربی خوای هەزار جار سوپاس بۆ تۆ بەوەی کە ئەم ئیسلامەت خەڵات کردوین بەوەی کە مسلمانین خوای لەژێر سایەی ئیسلامدا بمان حەسێنیتەوە یا ربی خوای ئیمان لە دڵەکانماندا زیاتر چەسپاوکەی پەروەردگارە هەموو ئەم بەڕێزانێکی ئێستا لەم ماڵی تۆدا دانیشتون هەموو ئەو خۆشەویستانم کە لە هەر شوێنێکی ئەم سەرزەوێدا لەم کەناڵەوە لەم دەستگایەوە لەم ڕاگەیاندنەی مزگەوتی ڕێگەی باشتەوە تەماشای وتارەکانمان دەکەن ئەم وشە خێرانە دەبیستن یا ربی خوایە ماڵی هەر هەموو لایەکمان ئاوەدانکەی یا ربی خوای پەروەردگار ئێمەش و سەرجەم ئیماندارانی ئومەتی محەممەدی صلی الله عليه وسلم لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک بەدوورکەی خوای شیفای نەخۆشیەکانمان بۆ بنێری گرفتەکانمان حەلکەی لەناو یەکترا خۆشەویستمانکەی تەبا و برامانکەی لەناو کۆچی و دووبەرەکی بەدوورمانکەی آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته واعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم